گوندی بۆگد یەکێکە لە گوندەکانی ناحیەی ئاشتی سەر بە قەزای کۆیە لە پارێزگای هەولێر کە دەکەوێتە دووری 32 کیلومتر لە باشووری خۆرهەڵاتی شاری کۆیە. مێژووی دروستکردنی بۆگد دیار نییە کەی و لە سەردەستی کێ دروست کراوە، بەڵام هەبوونی چەندین شوێنەواری مێژوویی ونبوو دەری دەخەن کە بۆگد زۆر لە پێش هاتنی ئاینی ئیسلامدا هەبووە، بە بەڵگەی بوونی گۆڕستانی ڕوو لە قودس و دۆزینەوەی چەندین پارچە شوێنەواری مێژوویی وەک گۆزە، دەستار، بەردی نەخشێنراو کە مێژووەکەیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەشکانی و ساسانیەکان. مێژووی دروستبوونی بۆگد هەرچەندە مێژووەکەی دیانەیە کەی و لە سەردەشتی چێ دروست بووە، بەڵام چەند شوێنەوارێکی مێژووی گرنگی ونبوومان هەیە کە بەڵگەن بۆەوەی کە بۆگد پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام هەبووە، وەکو لەوانە وەکو قەبرستانی ڕوو لە قودس کە چەند گۆڕیش تێدا نێژراوە و ڕوو لە قودسن و چەند شوێنەواری و چەند ئاساوارێکی مێژوویمان هەیە کە بەڵگەن بۆەوەی کە ژیان لە بۆگد هەبووە، بۆگد لە پێش ئیسلامدا هەبووە. بۆگد پێشتر لێرە نەبووە، لە خوار ئاوەیە و شوێنێکمان هەیە بە ناوی کاولان کە ئاسەواری دیوار و خان و هۆدەی تێدایە. گوندەکە پێشتر لەوێ بووە، بەهۆی چەند کارەساتێکی بڵێ سروشتیەوە لافا و ئەمانە خەرچی ئەو کاتە پیاماخوڵانی ئەو کاتە بڕیارەنداوە گوندەکەیان بگوازنەوە، بڕیارەنداوە بچن بۆگرد لەوە هاتووە. قەڵای بۆگدیش یەکێکە لەو قەڵایانەی کە دەکەوێتە باکووری بۆگد و لە بەرزترین شوێنی گوندەکە دروست کراوە کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1828 زاینی بۆ 1832 زاینی. پێکاتەی قەڵاکە لە بەرد و قسڵ و گەچ دروست کراوە، لە 2.9 پێک دێت و 4 قولەی بەرگریکردنی تێدایە. لە ساڵی 1980 لەلایەن ڕژیمی باسەوە تەقێنراوەتەوە. هەروەها ئاشی تەندورە یەکێکی ترە لە شوێنەوارە مێژوویەکان کە دەکەوێتە باکووری خۆرهەڵاتی گوندەکە و مێژووی دروستکردنی دەگەڕێتەوە بۆ سەردەمی دروستکردنی قەڵا. بەرزی ئاشەکە 8 مەتر و پانیەکەی 3 مەترە لە ناوەوە. لە خوارەوە دەرچەیەکی بچووکی ئاو هەیە بەمبەستی دروستکردنی ئاش بۆ هاڕینی دانەوێڵە دروستکراوە.
ئێوارە بە یەکتر دەڵێن کە بۆ بەیانی ئەو عیشەمان هەیە هەموو خڕ دەبینەوانی و دێن پێکەوە عیشەکان دەکەین و هەتا لای ئێوارە سەعات چوارەوانە چوار گەڕێنەوە بەرەو ماڵ هەر کەسە بۆ ماڵی خۆی کنگرمان کردو و کاردوومان کردو و جاترەمان کردو و پیشۆکمان کردو و ئەوانەمان کردو ڕێواسشی دەکەین و بینشکە دەچینە ڕێواسان و ئێستا بەتەمای کنگر بە کەباب دروستکردن هەر ئەمڕۆ چینەتە کنگرمان کردو بەتەمان بکەینە کەباب کنگر بە کەباب بە زەردی دەخورێ و بە کەباب دەخورێ و زۆر کەس ڕاوە ماسی دەکا و ماسی دەگرن دەفرۆشن و بەس ئێستا کاتی مەمنوعکردنی ئێستا ناتوانن بێن بەڵێ زۆر جا ئەوەی لێ دەکەن بڵێن وەک جاترەوانە سفادەی لێ دەکەن دەیکوڵێن بۆ چێشت و شت بەکاردێ و بۆ نەخۆشی بەکاردێ و هەموو باشن لەگەڵ یەک زۆر زۆر باش نەبوو تەبان پێکەوە خڕدا بنەوانی دەچنە هەرەوەزی هەر ڕۆژێ بۆ ماڵێکە جا لەو دەشتە بخوان هەتا لای نێوەڕۆی عیش دەکەن نێوەڕۆژ دێنەوە بن ئەها دارانە دەمزێ نانی نێوەڕۆی لێ دەخۆن گوندی بۆگد لە ڕووی پیشەیەوە خەریکی کشت و کاڵکردن و مەڕدارین ڕووبەری گشتی گوندەکە بریتیە لە 6664 دۆنم بەرووبوومی زستانەیشیان بریتیە لە گەنم، جۆ، نیسک، نۆک و پاقلە بەرووبوومی هاوینە بەگەلێک قۆناغدا تێپەڕیوە بۆ نمونە لە پێشتر تووتن داهاتێکی سەرەکی خەڵکی گوندەکە بووە بەڵام لە ئێستادا زیاتر گرنگی ئەدرێت بە بامێ، تەماتە، فاسۆلیا و لوبیا و خەیار. ئێمە کە لە گوندی بۆگت دانیشتین گوندی بۆگت خۆیدا لە خۆیدا گوندێکی زراعی بووە لە هەمان کاتدا گوندێکی ئاژەڵداریش بووە. بۆگت گوندێکە کە مەساحەکەی بریتیە لە 6634 دۆنم لەوانەدا 700 و ئەوەندەی تاپئێنە ساڵحە بۆ کشت و کاڵ یعنی شیاو بۆ کشت و کاڵ لەوانە ئەردەکانی ئێمە ئەو زەویانی ئێمە کە لە گوندی بۆگدە گوردەکەی لا زیاد لە هەم گوندەکانی کە تاپۆیە یعنی هەر کەس بۆ خۆی خاوەنداریتی گوندەکەی دەکا لە پێش ئەنفالدا گوندی بۆگت دانیشتوانی گوندی بۆگت مەشغول بوون بە زراعەتی تووتن ئەو منتیقەی کە دەیبین لەبن ئەو گردی هەتا دەچێتە سەر زێ هەمووی یەک پارچە تووتن پارەیەکی چاچی دەکرد ئەزێتێکی زۆری و بەرانەکەدا لە کاتی پارەوگرتنەکەی پارەکەی بە کۆم بە خڕوەریە دەگرت و پێی دەژیان ئەو گەنمانی کە لێشی دەکرا لە گوندی بۆگت ئەو گوندانە بریتی بووە کە ڕێکخراوی فاو دەهاتە ئێرەکانە ئەو گەنمانی تەوزیع دەکرد سنفێکی چاک بوو لە سنفەکان کە بۆ خۆمان تەوزیعمان دەکرد شام 3 شام 4 شام 5 165 ئەو با سمیتۆ ئەو گەنمانە بوو کە تەوزیع دەکەن گوندەکانی ئەو گەنمانش کە تەوزیع دەکات دەچاندرا وەسفەکەی چ بوو ئەنتازەکەی چ بوو یعنی بۆچی ئەوانە دەچاندرا پێشدا ئەو گەنمانەمان دەچان ڕەشگوڵ بوو ڕەشگوڵەکە درەنگ پێ دەگەیشتە کاتی سنووکی سەڵە دەیخواز ئەم گەنمەی کە ئێستا دەمانچەن ئۆسرم ئێستا تۆکەمان لێگرت و حالێن دەیتێنین ئەو گەنمە زوو پێدەگا لەگەڵ جۆی پێدەگا ناگاتە هینی سنووکی سەرەی زووتر پێدەگا گەنمەکە دەدوودرێتەوە لە باری بەراویش ئێستا ئەو دەمەیکە تووتن دەکەرە ئێستا بژێوی ژیانی هەل لەسەر ئەوەیە فەلاحەتێکی هەڵدەگرن و ئیدەکردن بەڵام مەسەلەی ئاژەڵداریشی لێ دەکرێت ئێرە ئاژەڵداریش بەناوبانگە وەکو تەمەەن مەڕ و ماڵات و بزن و حیوانی ڕەشوانە بەس بۆوانە مەشغولم ئەو ئەردانێک کە دەکرێشن کە بە زەراعات ئەو گەندار تاپۆن هەمووی بەراون هەندێکی هەیە پشتاون دەکرێتە گەرم و جۆیت کە بەکارنا ئەو گەرمە ئەوەی کرد ئەو مەساحە کە لە بۆگدێ تقریباً 45 مەچینەی لێبوو لە ئەو زێەوە ئاوەکەی هەڵدا بوو ئەم منتیقەیە تا بن گوندەکەی دەهات هیچ مەچینێکی لە 30 قووەت و 18 قووەتی کەمتر نەبوو ئەوە بەس بۆ گدێ دەکات بۆ گوندەکانی کەنەبوو بۆ بیری نەدەبوون ئاوێکی زۆری دەنا 6 ئینجی ئاو دێنە ئەوە زرعات دەکرا و کەس نەبوو
ئەلە منتیقەی خاک بمێنێتەوە هەموو شینایی وەک بەهارێت چۆن ئێستا هەمیش ئەو هەشینایە بوو بە لە زرعاتی کەشیان دەکرد و وەکو تەماتە و شووتی و خەیار و کاڵک و ترۆزی دێم و گوڕە بە ڕۆژە ئەمانەشە لە هەمان کاتدا ئەمانەش دەکرا بەڵام ئەوەی کە ئێستا گیر و گرفتە کە ئێستا کەمتر احتیمام پێدرە بووە دەبێت گەرم تەسمیل کراوە لە 2014 و 15 تا ئێستاوە چەند ساڵە حەوت ساڵە ئەو پارە تازەوا دەرن پارەکە هاتووە ئەویش نیوەی هاتووە فەلاحەوە لەگەر ئەوەشدا مشکلەی فەلاحی چییە لەوەی کە ئەنتاجی کەم بێ مشکلی ئەوەیە دەبنی هۆبەی کرچووکاری هەیە لێرەکانە فەلاح چی دەوێت چیمیایی دەوێت دەرمانی دەوێت لە هەموو بارە قرتێنەرە نەخۆشیەکانە نەخۆشی فترە ئەو نەخۆشیانەیە ئێستا ئەو دەرمانە نابوو خۆبەکانی کشتتوکاری لەکوێ دەکردرێ لە ناو بازاری ڕەش دەکرێت لەو بازارڕەش زۆر بە 3 قات بە 4 قاتیش گرانترە کە لە کشتتوکار تەوزیع دەکە ئێستا بۆ نمونە ڕاوند ئابێک دەرمانەکانی قڕکەری پێدەن هەموو شتێکی دەکوژێ لە زراعی کە ئەم جاری تەوزیعکرا هەندێکی کۆنیان بۆ هاتەبوو بە 4,000 بەڵام لە بازارەکەی بە 10,000 و بە 8,000 و بە 12,000 بوو ئەوە بارگرانێکی زۆر ئەو دەمە کە ڕێکراوی پاابدا ئەو هەموو چیمیایی دێنا تەوزیع دەکرد بە سعرێکی ڕەمزی ئەو هەموو دەرمانەی دێنە ئەو هەموو شتانەی تەوزیع دەکرا فەلاح وا بووژا بووە کە یعنی ئەنتاجێکی وای دەکرد زۆر کەیفی خۆدەکە خۆشحار بۆ بەرهەمەوەی کە دەستی دەکەوت ئێستا زرعادەوە دەبار چاوتان ئەوەکە لە باتی ئەوە شینایی بێ ئێستا هەموو کراوەتە گەنم لە باتی شینایی و تەماتە و ئەو شتانی هەموو کراوەتە گەنم ناکرێتەوە زرع لەبەرەوەی ئەنتاجەکەی بای ئەوەی ناکە بچێت لە سینەکانەوە بیش فرۆشێتەوە بای کرێ سایرەکەی و بای ئەلوەکەیە زەویەکەی ئەلێرە خۆتانی سێنەوە زەوی هەیە زەوی توندنی سەقیلە ڕملیە مەزیجی بەلان ئێرە زۆربەی زەویەکەی مەزیجیانی تێکەڵە لە ڕملۆ لە تینیەکەی لە قوڕیەکەی زەویەکەی زۆر بە پیت و بەرەکەتە بووە هەموو کشت و کارێکی بووە حەز شینایی هاوینی و بۆ شینایی زستانیش
گوندی بۆگد جگەلەوەی خەڵکێکی شۆڕشکێڕبوونە لە هەمان کاتدا زۆر هونەردۆست بوون و عاشقی هونەر بوون. سەرباریە و سیاسەتە مەترسیدارەی ڕژیم هەیبووە بەردەوام بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزەوە ئاهەنگیان گێڕاوە و لە هەمان کاتدا نمایشی شانۆییان هەبووە لە هەموو گوندەکانی تریشەوە هاتوون بۆ بەشداریکردنی ئەم کەرنەڤاڵانە. ئێمە کۆمەڵێک گەنج بووین تەماشامان دەکرد لە شارەکان کە گەڕاوم لە بەغدا و لە کۆ لە هەموو شارەکانی هەولێرێ هەندی سەخافەت و ئەو شتانێک کە ڕۆشنبیری کە بەڵاو بۆتەوە لەوێ حەسە حەفەلات و ئەو شتانە بۆی خەڵکی تۆزە دڵیان پێی خۆش بکرد. ئەمەش هەستمان بۆی کرد کۆمەڵێک گەنج بوون هەستان خڕمان کردنەوە بۆ خۆمان ڕێک کەوتین کە بازارێ لەسەر زوحاک و ئەلەوانە شتێکی بکەین تەمسیلێکی بکەن بۆی سەرنجی خەڵکی ڕابکێشین کە بزانین ئێمە شین بە تایبەتی گوندی بۆگەت یەکەم جارەکە ئەو شتە لە دەستی کۆیە ئەو شتە ڕووبدا لە غورفێک لە غورفەکانی مزگەوتێ دەستمان کرد بە فڕۆڤەکردن و دەستمان کرد بە ئاهنگکەی لە 21 نەورۆزێ ئەو دەمەی مایکیش نەبوو مایکمان بە ڕادیۆ قسارەکان دروست کرد و قسەمان پێ دەکرد و مایکرۆفۆنمان دانابوو خەڵک زۆر سەرسام بوون بەوەی کە ئێمە ئەو شتەمان دروست کردو و ئەو هەموو عالەمە دانیشت و هەستەی لێوە نەدەهات بەس تەماشای ئەو مەسرحیان دەکرد زۆر شان و کاریگەری زۆر هەبووە لەسەر ئەوەی کە سەرنجی خەڵکی ڕاستەوە سەرنجی گەنجەکانیشمان ڕاکێشن کە زیاتر دڵیان پێ خۆش بۆ خۆیان داهاتنە پێش داوایان دەگرت ئێمەش دەمانوێت بەشدارکەن هیوایە لەباری گۆرانی لەباری شانۆیی لەباری مۆسیقا لە هەموو بوارەکانی بەشداری دەکرد کە هەشمان لەباری شانۆی لەباری مۆسیقا لە هەموو شوێنەکان هەمانە ئێمەش ئاهەنگکەمان ئەو هابەڕێوە بردو دوای لە دوای ئێمەش لە گەنجەکانێک لە برایەکی من بکە تەوری بەینەکەی دو بەردەوام بوو لەسەر ئەنج کۆمەڵێک گەنج هاتنەوە ئێستاش کاتون بۆی ئەوە بۆ فیستیڤالی گەورە لە هەموو شارەکانەوە دێ نەکبەری لە هەموو شارەکانی کوردستانەوە کە شوێنەکە لێ لە غەریبانی پێدەرن شوێنەکە ودێک هەتاوەکو حکومەتیش لە هەندێکدا یارمەتی دەداین بۆی کە تەشجیعی دەکردون بەو شتانە و دەهاتون بخۆیان کە مەسئولەکان لە هەموو حزابەکان و دادەنیشتون بەبێ فەرقی جودایی دادەنیشتن شتێکی زۆر سەرکەوت لەو دوازە کۆمەڵێک گەنجی نوێ هات کە ئێمە برینێ بەز یارمەتی داربوون بۆ خۆشیان پرسیارن پێ دەکردن هەندێک ڕێنماییمان دەنێ لەسەر ئەوانەیەکی کردودا ئەوانیش سەرکەوتوتر دەستیان پێ کرد و بەرفراوانیان کرد و شتێکی زۆر ڕێکۆپێر بگوندە ئێستاشی دەنگدانەوە بە هیچ شتێکی تێدا نەبووە کە تەبایی ئەو گوندەش تەبایی بۆگت بەناوبانگە تەبایی بۆگت لە هەموو شوێنێکی دیارەکە تەبایی بۆگدا ئێستا لە هەموو شوێنێک باز دەکرێت لە بۆگت ئەوە زۆر چاوی لە هونەر بۆ زۆر چاوی لە ئەوەیەکە بە تایبەتی بۆ بە سەرکۆتنی گوندەکە لە ناودەشتی کۆ دەبین تەماشا دەکەن گوندی بۆگت وەکو بورکانێکی لێ هاتووە لە هەموو شوێنەکانەوە لە شوێنان باسی دەکەن دەرە بۆگت بۆ تەنمونەی دەستی کۆیە هەتا منوێی هەموو شوێنەکان کە ئەم شتە جوانە لێ دەکرێت بەبێ ئەوەی کێشە بێ ئەنجاش لە هەموو شتی خۆشتر کە دەچێت سەر شان دەچی شتێکی هیچ شتێکی بڵێ ئەمە ئەو حیزبەیە و حیزبەیە تەنها بۆ خزمەتی کۆمەلگا بۆ خۆشی خۆمەلگا. بە درێژایی مێژووی شۆڕشی کورد گوندی بۆگد هەمیشە لەژێر مەترسی تۆباران و بۆردمانی ڕژیمە یەک لە دوایەکەکان بووە. لە ساڵی 1966دا بە فڕۆکە هێرشکراوەتە سەریان و لە ئەنجامدا 4 کەس بوونەتە قوربانی و زیاتر لە 40 کەسیش بریندار بوون. هەروەها لە ساڵی 1969دا بە هەمان شێوە بە فڕۆکە هێرشکراوەتە سەریان و 2 قوربانی و چەندین برینداری لێکەوتۆتەوە. دیسانەوە لە ساڵی 1970 هێرشی زەمینی و ئاسمانی کراوەتە سەر گوندەکە و شەڕێکی قورس تیایدا ڕوویداوە و 2 پێشمەرگە شەهید بوون و چەند هاوڵاتیەکیش بریندار بوون. هەر لەو هێرشەدا خەڵکی گوندەکە هەمویان لە شوێنێکدا کۆکراونەتەوە بۆ ڕەشەکوژی بەڵام دواتر جێبەجێ نەکراوە. بە درێژایی 50 ساڵ ئەو ڕژێمانەی کە گۆڕاون لە شەستەکانەوە هەتا دەکانەوەت عنی زۆر جار ئەو گوندە کارەساتی بەسەردا هاتووە زۆر جار بە فڕۆکە هێرشی کراوەتە سەری زۆر جار بە هێرشی زەمینی جێش و جاش هاتوون. طبعاً ساڵی 66 فڕۆکەکانی ئەو کاتی بەحسیەکان لە حکوم بوون هاتوون یاریان بۆردومان کردووە نزیکەی 4 قوربانی و 40 برینداری دەکەوتێتەوە.
لەو سەردەمەیدا بە لاپاڵم ئێرە بردومان کراوە. ساڵی 69 بە هەمان شێوە بە لاپاڵم ئێرە بردومان کراوە، یعنی چەند کەسێک دوو کەس بوونەتە قوربانی، چەند کەسێکیش بریندار بوون. یعنی لە قوربانیەکان لە ناو ئەو شوێنەی کە لێ بوون سوتاون بوونەتە قەرەبرود. ساڵی 77 بە هەمان شێوە هێرشی زەمینی کراوەتە سەر ئەم گوندە، هێرشی زەمینی و ئاسمانی. دوو پێشمەرگە لێرە شەهید بوون. ساڵی 79 بە هەمان شێوە هێرشی زەمینی و ئاسمانی کرا، لێرەکانە 7 پێشمەرگە بەدیلگیران. شوێنەکەیان وا بوو، دوای شەڕێکی زۆر پیشە گوشتیان پێ نەبوو، تەسلیم بوون. هەر حوتیان لێرە ڕمی کردن. ساڵی 1985 بە هەمان شێوە هێرشی ئاسمانی کرایە سەر ئێرە، 5 کەس شەهید بوون، 5 کەس بوونە قوربانی، خەڵکێکی زۆریش بریندار بوو. یعنی تقریبەن ئەوم لە بیرە، ینی لە 77شم هەر لە بیرە، یعنی شێوازی شەڕەکە و 79 لە بیرە، 85ش بڵێن بە چەند کۆپتەرێک هێرش کرایە سەر ئێرە، یعنی هەموو ناودیان بردومان کرد. دوو پیلاتۆز بوو، تقریبا 5-6 کۆپتەر بوو. ئەو تقریبا 5 کەس بوونە قوربانی و تقریبا نزیکی حدودی 5-6 کەسی کەش بریندار بوو. لە کۆتاجاردا و لە ساڵی 1980 گوندی بۆگد بەر شاڵاوی ئەنفال دەکەوێت و بە یەکجارەکی گوندەکە وێرانە بێت و بەشێکی زۆری خەڵکەکەی ڕاپێچی مەرگ ئەکرێن. کۆی قوربانیەکانی گوندی بۆگد 320 شەهیدن لە هەردوو ڕەگەز، 57 کەسیش بێسەر و شوێن بوون. ئەمە وێڕایی بە تاڵان بردننی هەرچی سەروەت و سامانی خەڵکی گوندەکە هەیە. یەکێکم لەو قوتابیانەیە لە گوندی بۆگدی خۆشەویست پەروەردە بووین و خوێندومانە و توانیمانە دەستمان قەڵەم بگرێ و پێ بگەین، چکە بۆگد بەڕاستی هەر لە سەرەتاوە چراوی ڕۆشنبیری و خوێندەواری بووە. خاڵی وەرچەرخان بووە لە ڕووی مێژووی و خەبات و تێکۆشان و خوێندن و ژیانی هاوکاری و تەبایی و برایەتی و دۆستایەتی. ئێمە ئەو کاتی کە لەوێ خوێندومانە لە ساڵی 76 بەهایەکی زۆر جوان لەو گوندەیە بینم. ئەو کاتە ڕێژەی کچان لە قوتابخانەکە زیاتر بۆ لە کوڕان، کە ئەمە شتێکە لەو ساڵانە خەڵک بەلایەوە شتێکی نائاسایی بووە کە کچ بچێتە قوتابخانە. بەڵام لەو گوندە خۆشەویستەیە ئێمە ڕێژەی کچانی قوتابی لە کوڕان زیاتر بوو. واروەها کۆمەڵی مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست لە ئاستێکی بەرزە کە لە سلەیمانیەوە دەهاتن و لە کۆیەوە دەهاتن و لە هەولێرەوە هاتن. ئەو چەخماخی خوێنیان ئەو دروشمەیان هەڵگرت، توانیان سەرکەوتوو بن، توانیان نەکەر بوو بۆگت گوندەکانی دەوروبەریش، لەبەرەوەی لە گوندەکان قوتابخانە نەبوو، هەموو گوندەکان ڕوویان کردە مەڵبەندی خوێندەواری و زانست لە گوندی بۆگت، کە ئەمە شتێکە بەڕاستی ئێمە دەبێت هەموو کاتێ ئەمەکدار بین بەرامبەر بەو گوندە و شانازیش پێ بکەین. لە دروستکردنی ئەم مۆنومێنتەشا بە شانازیەوە دەڵێم گەنجانی بۆگت هەماهەنگ و هاوکارمان بوون لە دروستکردن، لە بۆنەکانە، لە بواری ڕۆشنبیری، لە سازدانی بۆنەکانە. ئەوان هەردەم پێشەنگ بوون لەگەڵمانە، بە هاوکاریوان توانیمانە درێژە بە خزمەتکردنی مۆنومێنتەکە بدەین و هەروەهاش ڕێژەیەکی زۆر کە 57 ئەنفال کراوی ئەو گوندە خۆشەویستەی بۆگت لێرە لە مۆزەخانەی مۆنومێنتەکەمان وێنەیان هەیە و ناویان هەیە. هەمومان خۆمە بە قەرزاری بۆگت دەزانین، بۆگت بە گوندی خۆمان نەزانین، بە زێدی خۆمان ێزانین. ئێستاش ئەوەی کە لە دەشتی کۆیە بۆتە ڕووناچیەک، بۆتە هەڵگری پەیامێک بۆ ڕۆشنبیری، بۆ هونەر، بۆ برایەتی، بەڕاستی لەوێەوە سەرچاوی گرتووە.
لە دوای ڕاپەڕین گوندی بۆگت بە چەند قۆناغێک ئاوەدان بۆتەوە. ئێستا ژیان لەم گوندەدا ئاوەدانە و خەڵکەکەی بەو پەڕی تەبایی و برایەتی ژیانە گوزەرێنن. گەر ئاوڕێکی ڕاستەقینە لەم گوندە بدرێتەوە، ئەم شوێنەوارانە بە تایبەت قەڵاو و ئاشی تەندورە نۆژن بکرێنەوە، گوندی بۆگت دەبێتە شوێنێکی گەشتیاری گرنگ، چونکە گوندەکە شوێنێکی گونجاوە بۆ گەشتیاری بەهۆی نزیکی لە زەی بچووکەوە.